شۆکی دەنگدانی تایبەت شکۆی کێشکاند. لە دەنگدانی تایبەت چی ڕوویدا؟ ئەوەی چاوەڕێ نەدەکرا لە دەنگدانی دوێنێ کە پێی دەگوترێت دەنگدانی تایبەت و هێزە ئەمنی و چەکدارەکان ڕوویدا، تەواو پێچەوانەی ئەو پێشبینی و لێکدانەوانەی دەکران دەنگی هێندێک هێز زۆر و هێندێکی تر داکشان. یەکێتی نیشتمانی کوردستان چاوەڕێی دەکرد لەم دەنگدانە تایبەتەدا کۆنتڕۆڵی زۆرینەی دەنگەکان بکات و بانگەشەی توندی سەرۆکەکەی جۆشی چەکدارەکانی بدات و لەسەر سندوق دەنگ بدەن ئەو لیستەی کە دروشمەکەی ڕووخانی دیکتاتۆر بوو. بەڵام سەر سندوقی دەنگدان و مۆرەنیلیەکەی کۆمیسیۆن تەواوی ئەو پێشبینی و لێکدانەوانەی ئاوەژۆ کردەوە کە پێیان وابوو تەواوی هێزامنی و چەکبەدەستەکان لەسەر بیر و باوەڕی بافڵیزمن. لە هەمووی سەیر و سەرنجڕاکێشتر و شۆکهێنەرتر شەپۆلی گەورەی بایکۆت و سووتێنەرانی دەنگ بوون کە ئەمجارە بوونەتە هێزی سێیەمی کوردستان بە جۆرێک لە سلێمانی ئەم هێزە نوێیەی کە بە پوچەڵ ناسراون 28,000 کەس بوون و 16 لە سەدی ڕێژەی دەنگدەرانیان پێکهێناوە. بایکۆت و سووتاندنی جەنگ ئاماژەیەکی تند و نوێی هەڵبژاردنەکان و هەڕەشەیەکی پێشوەختیشە بۆ دەنگدانی گشتی و فراوانتر بوونی بەرەی نوێی ناڕەزایەتیەکان لە سیستەمی سیاسی باشووری کوردستان. ئەوانەی بایکۆتی دەنگیان کردووە زۆربەیان خەڵکی پلەدار و ناوی دیاری هێزە ئەمنیەکان و کەسی کارای نێو هەواڵگری و هێزەکانی دژەتیرۆر و کۆماندۆ بوون. بەو جۆرەش نمایشی 2 ساڵ ناڕەزایەتی و تووڕەی خۆیان کردووە بەرامبەر ئەو سیاسەتە تند و نابەرامبەریەی کە چەند کەسێک ئاراستەی دەکەن. ئەوانەی بایکۆتیان کردووە خەڵکانی تووڕە بوون لە ئیدارەدانیان لە نێو هێزە ئەمنیەکان و ئەو جیاوازیەی لە نێوانیاندا کراوە، بە تایبەت لە گرنگی پێدان با پلە و بەرزکردنەوە لەسەر سیستەمی حزبی و نزیکی لە بەرپرسە باڵەکان. بەڕای زۆربەی شارەزایانی سیاسی و ئاگایانی دۆخەکە و هەڵبژاردن، پێشبینی و لێکدانەوە بۆ سبەی و هەڵسەنگاندنی هەژمونی هەر هێزێک تەواو سەختە و تاکە هەڵبژاردنە کە ئەنجامەکانی زیاتر لە یاریەکی شەترەنجی دەچن و کەس نازانێت دوجار کێ کشمەلیکی لێ دەکرێت و دەنێردرێتەوە ماڵەوە.